لە قۆناغی کۆتایی کارکردندان. ئەمە کارکردنە لە ڕێگەی کۆڕێ شەقڵاوە. ئەم پرۆژەیە لە چوارچەوەی بەدووسایدکردنی ڕێگەی هەولێر حاجی عومەرانە لە ڕووی فراوانکردنی بازرگانی و گەشتیاری و کەمکردنەوەی جەنجاڵی سووری دەبێت. تێچووی پرۆژەکە 37 ملیار دینارە و لەسەر داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانە. بەردەوامی کارکردن لەم پرۆژەیە لە کاتێکدایە هەرێمی کوردستان بۆی ڕاگررتنی هەناردەکانی نەوت لە سەدا 80 داهاتەکەی لەدەست داوە. هەر تاواکاریەکەی چۆمان حاجی ئۆمەرانە گرنگی پرۆژەکە لەوەدایە کە جەنجاڵیەکی زۆر لەو جادە هەیە کەم دەکاتەوە، هەروەها لە وەختی گەشتیاریش گەشتیارێکی زۆر ڕوو لەو ناوچەیە دەکاتن لۆیە تقریبان لۆدی ئەو ناوچەیە کەم دەبتەوە لە ڕووی جەنجاڵیەوە. لە ساڵی 2014ەوە هەرێمی کوردستان هیچ بودجەیەکی بۆ نایەت، ئەوەی تاوەکو ئێستا کراوە لەسەر داهاتی نەوتە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیفرۆشێت. ئێستا نەوت دەڕوا نە بودجەیەکیش لە حکوومەتی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان دێت. دەستکاریکردنی ئەو 5 مادەیەش لە پرۆژە یاسای بودجە کاریگەری خراپ لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە دەکاتە سەر هەرێمی کوردستان. لیژنەی دارایی دەستکاری 5 مادەی پرۆژە یاسای بودجەی کردووە، ئەمەش ڕێکەوتنی هەولێر و بەغدای خستووەتە دۆخێکەوە. ئەگەر پرۆژە یاسای بودجە بەم شێوە تێپەڕێت، دۆخی ئابووری هەرێمی کوردستان خراپ دەبێت. پسپۆڕانی ئابووری شیکردنەوەیان وایە ئەم دەستکاریە دووجار بۆ هەرێمی کوردستان زیانە، جارێک بۆ موچە و جارێکیش بۆ کاروانی ئاوەدانی. پێشەوەی دەستکاری بکەن ئەگەر تەنها موچەخۆرانی هەرێم سیر بکەن نزیکی 25 ملیار کورتێنان هەبوو لەوەی کە حکوومەتی عراقی دەینارد لەگەڵەوەی کە وەکو داهاتی ناوخۆیش حکوومەتی هەرێم کۆی دەکردەوە، بەڵام تا ڕادەیەک دەتوانرادەم ئەم کێشەیە چارەسەر بکرێت بە ئەوەی کە دەستکاریکردن لەو ماوەیە کاریگەریەکی 100% دەبێت لەسەر ئابووری و لەسەر وەبەرهێنان لە هەرێمی کوردستان. نزیکەی 2 مانگە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە کە سەرچاوەی سەرەکی داهاتە و بەشێکی زۆریشی بۆ موچەیە. دەستکاریکردنی 5 مادەی پرۆژە یاساکە قەیرانی قوڵ بۆ هەرێمی کوردستان دروست دەکات. بە گوێرەی ئەو دەستکاریانەی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق ئەو بودجەی بۆ هەرێمی کوردستان دەنێردرێت نەبەشی موچە دەکا نەبەشی پرۆژە خزمەتگوزاریەکان. هۆشمەند ساڵح، کوردستان 24، هەولێر.